لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ هەندێک هونەرمەند هەن کە تەنها گۆرانی بێژنین بەڵکو بەشێکن لە مێژوو کولتوری نەتەوەیەک. محەممەد ئەحمەد ئەربیلی لە ساڵی 1933 لە گەڕەکی تعجیلی هەولێر لەدایک بووە، هەر لەبەر ئەمەشە کە زۆرێک لە خەڵکی وا دەزانن کە خەڵکی هەولێرە و هەولێریە. بەڵام ڕەگ و ڕیشەی خێزانەکەی دەگەڕێتەوە بۆ ناوچەی باڵەکایەتی، هەر خۆشی کە گرتەیەکی ڤیددیۆی بەر لەوەی کە کۆچی دوایی بکە بڵاو بووەوە کە باس لەوە دەکات کە دەڵێت من خەڵکی ئەم دەبەرە. یاڵا شۆفێری یاڵا بمگەینە جێ یەکێکە لە گۆرانیە هەرە بە نێوبانگەکانی ئەربیلی. اینجا هاوکارم بەختیار قادر سەردانی گوندی دەربەندی کردووە لە قەزای چۆمان لەگەڵ هاوڕێ و کەسوکارەکەی و تەنانەت خێزانەکەشی دانیشتۆ باسی ژانی ئەربیلی دەکەن. با ئەم فیچەرەی هاوکارم بەیەکەوە ببینی. کەس پێشە من سروری لە بۆ کوردستان نەبووێ، ئەوی لە ڕووداوم بیستێ یەکەم تەلەڤیزیۆنە لە کوردستان ئەمن دایدنێ. لە ئەولێرێ بریندار لە ئەولێرێ دڵبا کوڕە گەورەی محەممەد ئەحمەد ئەربیلیە، مەقامبێژ و قۆریات بێژ و گۆرانی بێژی کورد. سەیری گرتەیەکی ڤیددیۆی باوکی دەکات. ئەربیلی لە ڤیددیۆکەدا باسی زێدی باب و باپیرانی خۆی دەکات. باسڵی دەربەندی ڕایەتنیان گفت دەربەندی ڕای گوندە زۆریش گوندە زۆر ئەم خزممە گوندە زۆریش بەێ دەربەندی ڕایەت خزممە ژنم لۆ کوڕمەیە لە دەربەندی ڕایەت باپیرم منداڵ بۆ هات تا بێ ئەوەیە مەسەلەکە من یەکدینیمان بزر کردیە ئەربێلم داغی چندە ئەربێلم داغی چندە گولی بەرداغی لەبۆ وەتەنی خۆ لەبۆ کوردستان بەسێنەوە گۆرانی من گوتیە هەروکو بابیشم ئاماژەی پێدەکرد زۆر جار لە زۆر مناسەبە و لە زۆر بەرنامە کە بە ئەسڵ خەڵکی باڵەکایەتینە جێگای باب و باپیرانیتی زۆر زار لە بۆی باز دەکردین، شانازیشی پێوە دەکرد، ئێمە شانازی پێوە دەکەین. بەدەم گۆرانیە بە ناوبانگەکەی ئەربیلی لە هەولێرەوە بەرەو زێدی باب و باپیرانی کەوتینە ڕێ. هەر چوار گوندەکەی ئەربیلی ناویان دەڵێت، پارچەیەکن لە بەهەشتی سەرڕووی زەمین و خەڵکی گوندەکان ئامۆزای یەکتی و یەک بەرەبابن. ساڵێک پێش کۆچی دوایی ئەربیلی سەردانی گوندی دەربەند دەکات و لە قسەکانی داباسیەوە دەکات کە ئەم گوندا بە زێدی خۆی و باب و باپیرانی دەزانێت و ناوی چەند کەسێکی گوند دێنێت وەک خزمی نزیکی خۆی. لە گوندا دەچینە لای کەسوکاری ئەربیلی. ئەمانە خزم و کەسی ئەربیلین لە گوندی دەربەندی قەزای چۆمان. لە تاق و دیوارەکانیان دیارە بە بنەماڵە و هونەرمەند و هونەر دۆست و جگە لە ئەربیلی مەقامبێژ و گۆرانی بێژ و خۆشنووسیدی کەشیان هەن. لە پێناو نوێکردنەوەی خزمایەتیشیان لەگەڵ ئەربیلی ژن و ژنخوازیان هەیە. هاتمە گوندی دەربەند وتیان ئەمانە خزمی پشتی محەممەد ئەحمەد ئەربیلینە. خزمایەتی ئێوە چیە لەگەڵەوە؟ ئەوانە بەڵام کوڕخاڵی داچێ منن خەڵکی شێوە زورێشن، بەڵام لە زمانی خۆی زوو فەتحی و شێخە کەتینە زێوکەی بەڵام دوای گەڕاینەوە. ئەوانە باب و باپیری باب و باپیریان ئادی هەر خزمێ منە دەربەند و ڕایەت و دێرزە و گوندەژۆر و جێوکە ئەوانە هەموو یەک پشتا هەموو لە یەک بوونە و گوندانیان دروست کردووە هەمووی لە سێودینی هەموو لە سێودینی و پاشکەتینە هەموو سێودینی.
فەقێ مەحەممەد زگە لە خزم و کەس هاوڕێیەکی نزیکی ئەربیلی بووە لە باپیرانیان گوێبیست بوونا خراپی بارودۆخی ئابووری و پەیداکردنی کاسبی هۆکار بووە کە بەر لە نزیکەی 270 ساڵ باڵەکایەتی بەرەو هەولێر جێبێڵن. ڕۆیشتی نەچوینە هەولێرێ لە هەولێرێ پێگەی خۆیان کردیتەوە لەوێن دەرێک خەڵکێکی چاوکراوە بووینە لە هەولێرێ هەرزویان دوانیتیان لەوێن دەرێک کە نیشتەجێ بن کە هونەرمەندی گەورەی کورد محەممەد ئەربیلی زوو تەعین بووە بە ئیسعاف لە هەولێرێ ئیشی کردیە کە لەوێن دەرێ بووە هەتا من دەگەڵی دانیشتم پێم گوتم گوتی من زۆر حەزەکەم ئەمەوێ بێمەوە لە دەربەند لە گوندەژۆر لەوانە لەبەر ئەوەی زێری با و باپیرانمە ئەمن ئەلێرانە بژین. باڵا بڵند و چاوکارە شەخ و شەنگوونە ددارە باڵا بڵند و چاوکارە شەخ و شەنگوون. هونەرمەند مەحەممەد ئەربیلی تەموزی 1933 لە گەڕەکی تەعجیلی هەولێر لەدایک بووە. 1942 لە یەکەم قوتابخانەی هەولێر چۆتە بەر خوێندن و بۆ یەکەم جار لەم قوتابخانەیە سرود و گۆرانی گوتون. گۆرانیم دایتمە زۆر عالم جۆرج یوسف مەیادە حەناوی لە مصر ئیبراهیم داساس گۆرانی من دەلێ. Muhammed Ahmed Erbilli her gün akşam olur dallam dallam dallam. بە کوردی عەرەبی و تورکی گۆرانی گوتووە و چەند بەرهەمێکی لەلایەن هونەرمەندانی بیانی گوتراونەتەوە. Okladım bahar gülüm Gamli oter bülbülüm Okladım bahar ساڵی 1962 ژیانی هاوسەرگیری لەگەڵ کافی عەزیز پێک هێناوە و 3 کوڕ و 6 کچیان هەن. کوڕەکان لە بەریتانیان و کچەکانیشیان هاوسەرگیریان کردووە. لای دەربەند و ڕایەت و تۆمان ئەو لای هەموو کەیف پێ دەهات لەبەرەوەی زێدی خۆی بوو؟ بەڵێ ئەلێ وڵە زێدی بابوو بە پیرانی خۆی بوو دێگوت ئینسانی چاکن و ئینسانی باشن و یانە من پێیان سەربڵندم و من یانی کە محەممەد ئەحمەد ئێربیلیم پێ دەڵێن بەسە من خەڵکی ئەوە تافانەی ئەو لایمە. لە باش مەرگم لە باش مەرگم لە باش مەرگم. سەرەتای ساڵی 2022 لە تەمەنی 89 ساڵی نەخۆشی فشار بۆ هونەرمەند دێنێت و دەکەوێتە نەخۆشخانە و لە 22 حوزەیرانی هەمان ساڵ کۆچی دوایی دەکات. بەختیار قادر ڕووداو. قدم بفرمان شانە دەماونم شانە دەماونم شانە بەژیارم سەنتات بنام